لە یەکەم قۆناغی هەڵبژاردنەکانی پەرلەمانی فەرەنسا کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت، سەرۆکی وڵاتەکە ئیمانوێل ماکرۆن خوازیارە پارتیەکەی زۆرینەی کورسیەکانی پەرلەمان بباتەوە. ئەمڕۆ دەنگدەران یاسادانەرانیان بۆ خانەی ژووروی پەرلەمان هەڵدەبژێرن. زیاد لە 7800 کاندید پێشبڕکێ لەسەر 577 کورسی پەرلەمان دەکەن لە یەکەمین دوو قۆناغی هەڵبژاردنەکانی پەرلەمانی فەرەنسا. تەنها کاندیدە پێشکەوتۆکان لە قۆناغی دووهەم بەشدار دەبن کە بڕیارە 18 مانگی 6 بەڕێوە بچێت. ڕاپرسی بەر هەڵبژاردن نیشانی دەدا کە پارتی ماکرۆن کە بە ریپابلیک ئۆن مارچا دەناسرێت و یاخود کۆماری لە پرە پێشچووندا ڕەنگە لە سەداسی دەنگەکان بەرێتەوە کە ئەویش پێگەیەکی باشی پێدەدات تا زۆرینەی لە قۆناغی دووهەم لە هەفتەی داهاتوو بەدەستبێنێت. پارتی ماکرۆن لە مانگی 4 ساڵی 2016 دامەزراوە لەو دەمەی خۆی بۆ سەرۆکایەتی کاندید دەکرد ئەو پۆستەی کە مانگێک بە دوایدا بەدەستی هێنا.